بینەر و بیسەر عزیزەکانم لە هەر شوێنەکە سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش. ئەم ئێوارەی سلێمانی تایبەتمان کردووە بە بابەتێکی یاسایی و ئەمە ئەوشتان پێ بڵم کە ئەم پرۆگرامەمان لا ڕیزبەندی ئەو بەرنامانەیە کە تایبەتمان کردووە بە بوارە یاساییەکان و بۆ هۆشیاری یاساییش. بۆ ئەمڕۆ باز لە گرنگی یاسای قەدەغەکردنی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەکەین لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز کاک سەرکار مەحموود کە بەڕێزیان مافبەربەرن. کاک سەرکار سوپاس بۆ ئامادەبوونت بەخێربێی. زۆر سپاس بۆ خۆشحاڵم. زۆر سپاس. پێم خۆشە باس لە یاساکە بکەین، ئەو یاسایی کە قەدەغەکردنی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە هەرێمی کوردستان. بزانم لە ساڵی چەند لە پەرلەمانی کوردستان ئەم یاسایە دەرچووە و باسێکی بڕگە و بابەتەکانیم بۆ بکەیت. بەناوی خوای گەورە، سڵاو لە بینەران و بیسەرانی بەڕێز، سڵاو لە ئێوەی بەڕێز. خۆشحاڵ بووم لە بەرنامەیەکی نوێی ئێوارانی سلێمانی کە بە دیدارتان شاد بوومەوە بۆ گفتوگۆگرتن لەسەر بابەتێکی گرنگ، لەسەر یاسایەکی پەیوەندیدار بە کۆمەڵگە و تاکانی کۆمەڵگە کە بێگومان ئێستا لە دادگاکاندا تەطبیقاتی زۆرە. ئەویش یاسای قەدەغەکردنی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی ژمارە 6 ساڵی 2008 کە لە خولی دووەمی پەرلەمانی کوردستاندا ئەم یاسایە دەرچوێنرا. ئەویش دوای ئەو پەرەسەندە ئەلکترۆنیانەی کە هەرێمی کوردستان و عێراقی گرتەوە و خواستی گەشتن بە تەکنۆلۆژیای زانیاری و بیلەوە کرایەوە کە یاسایەکی نوێ دەرچێنرێت بۆ تەنزیمکردنی هەموو ئەو بابەتانەی کە پێشتر لە یاسا بەرکارەکانی قانونی عێراقیدا باز نەکراوە. بۆیە لە خولی دووەمی پەرلەمانی کوردستاندا ئەم یاسایە دەرچوێنرا کە خۆی لە 8 مادەدا دەبینێتەوانێ هەموو باسی ئەو بابەتە ئەساسیانەی کردووە کە لە ئەنجامی هەڕەشەکردن و خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیەوە دروزە بن و سزای بۆ دانراوە و غەرامەی بۆ دانراوە و بابەتەکانی جیا کردوێتەوە لەگەڵ تێپەڕبوونی ئەو ماوە زۆرە بە سەر دەرکردنی یاساکەدا. بێگومان ئێستاش پێویستی بە هەموارکردنەوە هەیە، بەڵام تا ئێساش یاساکە بەرکارە و کاری پێ دەکرێت لە هەرێمی کوردستان. زۆر باشە. بزانم ئەم یاسایی کە باست کرد خزمەت بە کێ ئەکایە خودکێن ئەو کەسانی کە سوود لەم یاسایە وەرەگرن؟ بەڵێ، بێگومان ئەم یاسایە تەمان کاتێک دەرچوێنراوە بەهۆی هەمووی ئەو تاوانە ئەلکترۆنیانەی کە هەبوون و پێشتر یعنی معالەجە نەکرابوون لە یاسادا. ئێمە دەستەوە سامون کاتێک کەسێک هەڕەشەی لێکرا لە ڕێی تەلەفۆنەوە یان وێنەیەشی بڵاوەکراوە لە هەندێک لە تۆڕەکان کە ئەو کاتە تەکنۆلۆژیای ساڵی 2008 بەم ئێسانە بوو، ئەچوو سەردانی بنکەکانی مرکزەکانی بۆ دادگاکانی لێکۆڵینەوەیە کرد. زۆر جار دەستەوەسان ئەگەڕایەوانە لەبەرەوەی بابەتێکی مادەیەکی تایبەتمان نەبوو بە معالەجەکردنی ئەم کێشەیە. ئەگەر چی لە قانونی عقوباتی عێراقیدا لە هەندێک مادەی تایبەت هەبوو، بەس بەم شێوەیە نەبوو. بۆیە بیلەوە کرایەوانێک کە ئەم یاسایە دابڕێژێتەوانێ و ئەم یاسایە هەر کەسێک پێڕێزی پێ بکرێت، تەشیری پێ بکرێت و وێنەی نەشیاوی بڵاو بکرێتەوانێ یان هەڕەشەی لێ بکرێت، ئەوە مافی ئەوەی هەیە بچێت سکاڵات تۆمارکات و بەم یاسایە داوای مافەکەی خۆی بکاتەوە لە بەردەم دادگاکانی لێکۆڵینەوەدا. زۆر باش. بزانم ئەم یاسایە چۆن مامەڵەکە لەگەڵ هەم تاوانبار و هەم ئەو کەسەی کە تاوانی بەرامبەر کراوە، یعنی چۆن یاساکە ڕێکخراوە، چۆن توانراوەکە لە یەک کاتدا مەسەلەن مافی هەردووکیان بدرێت؟ بەڵێ، خۆی بێگومان ئێمە یان ئەو کەسانی کە ئەسنە بانگەکرێن بۆ دادگا یانەوە تا بۆ سکاڵای لەسەرکراوە یانەوە تا سکاڵای لەسەرێشکیەوە لە حاڵەتی گەشتمانە یانەوە تا جاریوە هەندێک خەڵکمانەیە کە بەشایەت بانکرێنە بەردەم دادگاکانە. بۆیە ئەوانەی کە ئەم یاسایە شمولیانەکات و ئەم یاسایە تەطبیقە بێ بەسەریاندا لە ڕێی کۆمەڵی ئیجراعات و ڕێکاری شکلیەوانەیە کە پێشووتر لە یاسا بەرکارەکانی دیکەتە ڕێوشێنی بۆ دانراوە، کاتێک پەناباتە بەر دادگاکانی لێکۆڵینەوە بەم یاسایە ئەویش کاتێکە بێت کە هەڕەشەیەکی لێکرابێت و ناوی زڕێنرابێت یان بە هەر جۆرێک لە جۆرەکان بێزار کرابێت و پەناباتە بەر دادگاکانی لێکۆڵینەوە لەگەڵ دۆکۆمنتکردنی ئەو بەڵگانەی کە هەڕەشەکەی پێلێکراوە یان ئەگەر لە پەیجێکی سۆشیال میدیاوە بێ یان لە ڕێی تەلەفۆنەوە بە تەجلیکردنی تەلەفۆنەکە دەنگی بێت. بەڵێ، پاشان پەنابا بۆ دادگا و دادگاش دوای دادگاکانی لێکۆڵینەوە دوای سەیرکردنی داواکە و سەیرکردنی ئەو مەرجانی کە بڵین جەریمە تەشکیلەکە بزانێکە لەم بابەتە هەیە، ئەوە ڕێکارەکان
بۆ دەستگیرکردن و دۆزینەوەی ئەو کەسەی کە تۆمەتبارە بە ئەنجامدانی ئەو تاوانە دەست پێ ئەکات و پاشان کەسەکە فەرمانی ئەگەر چوو بێتە خانەی ئەم یاسایەوانەی وە پێشێلکردنی مافەکانی کەسی بەرامبەرەوەوانە فەرمانی دەستگیرتنی بۆ دەرەکرێت و دەستگیر دەکرێت. باش بزانم پێش ساڵی 2008 بەڕێستان مەسەلەن ئەو کەسانی کە لە هەمان بواری بەڕێستانە کار ئەکەن و دادگاکان و پارێزەرە بەڕێزەکان بە چ جۆرە یاسایەکی تر ئێوە کارتان کردووە لەسەر ئەو کێشانە بۆ نمونە پێش ساڵی 2008 کە یاسایەکی ئەو تۆنە بۆ لەسەر ئەم بابەتە خۆی چەند گرنگ بۆ کە ئەم یاسایە دەرچوو بۆ ئێوە تا چەند کار ئاسانی بۆ کردن. طبعا لەگەڵ بەرەو پێشوونی کۆمەڵگا و بەرەو پێشوونی تەکنەلۆژیای زانیاری بێگومان یاساکانیش پێویستیان بە هەموارکردنەوە هەیە تاوەکو لەگەڵ ئەو بارودۆخە نوێیە بگونجێت. ئەگەر ئێمە سەیری پێش ساڵی 2008کەین ئەو پەرسەندە ئەلکترۆنیانە بەم جۆرەی ئێستا نەبوو کە هەیە. یعنی بۆ ئێستا هەندێک لە ئەپەکانی سۆشیال میدیا بەو جۆرە نەبوو. ئێمە کە ئەو کاتە ئەو یاسایە کە داڕێژرا و دەرچێنراوە بنەما لەسەر تەنها پەیوەندیکردنی تەلەفۆنی بووە لەسەر ئەوەی کە خەڵکێک بێزار کراوە قسەی پێوتراوە یان شتێک لەو بابەتە. بەڵام ئێستا ئەبینین ئەپەکانی سۆشیال میدیا کە لەم یاسایە باز نەکراوە کە وەکو سناپچات و ئینستاگرام و ئەمە فەیسبوک و ئەمە تویتەر و دەیان ئەپیترکە پێیا بوون کە لەم یاسایە باز نەکراوە. بۆیە ئەم یاسایش پێویستی بە هەموارکردنەوەیە بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانەی کە کەم و کورتی و هێشتا چارەسەری نەکردووە لێرەوە. پێش ساڵی 2008 لەگەڵەوەی کێشەکان بەم جۆرە نەبوو، بەڵام قانونی عقوباتی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کرا و کۆمەڵێک مادەی تایبەتی هەبوو بەم بابەتانە بۆ پێشێلکردنی ئازادی تا کەس و لە ڕێ پەیوەندی تەلەفۆنیەوەوانەوە. بەڵام نەگەیشت بوو ئەوەی کە ئەم بابەتانە ئێمە ئەو کاتە مشەڕعی عێراقی ئەم بابەتانە پێشبینی ئەوە نەکرابوو بۆ جۆرە پەرسەندە ئەلکترۆنیەکان بچنە پێشەوانێ و ئەم جۆرە جەریمانە تەشکیلکەن. بۆیە لەگەڵ تێپەڕبوونی ئەو مدە زەمەنیەش ئێستاش پێویستە ئەم یاسایە دووبارە هەموار بکرێتەوە بە جۆرێکەوە پێویستە ڕێک بخرێتەوانێ و کۆمەڵە بابەتیکەی بۆ زیاد بکرێت. چونکە بەداخەوە ئێمە بینین ئەوەی ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆڕە ئەلکترۆنیەکان و ئەوەی کە لە ڕێی فەیسبوک و سۆشیال میدیاوە ئێمە بینین پێشتر وێنەی نەبووە ئەوەی کە هەبووە. یعنی ئێستا هەر کەسێک کە دەرئەکەوێت ئیتر ئایا کەسێک بێ خێرخواز بێ سەرمایەدار بێ یانەوە تا کەسایەتێکی سیاسی بێ یان هەر کەسێک بە قسەی هەبێ ئەبینین خەڵکێگەیە شەل و کوێر ئەڵێ ناپارێزم بە ئارەزووی خۆی دەزەکات بە جێوان و ناوە ناتۆرە و قسەی ناشرین بەم کەسایە بەبێ ئەوەی بزانێت کە ئەم قسانەی ئەم کۆمنتی ئەم جەریمە تەشکیلەکە. بۆیە ئەمە کاریگەری کردووە لەسەر پەروەردەی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەشمان کە ئەمە ڕەبتە بە ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگەوە زۆر گرنگە. ئێمە هەمومان تەنها چاومان لە یاساکە نەبێت، چونکە ئەمە یاسا ئەگەر بێت و حەڵقەیەکی ڕۆشنبیری لە پشتەوە نەبێت کۆمەڵە فیئەیکە هەیە لە دەوریا نەبن بۆ پارێزگاریکردن ینی بۆ ڕۆشنبیکردنەوە و بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئەوە بەتەنیا یاسا ناتوانێت چارەسەری کێشە و گرفتەکان بکات. بۆیە ئامانجی یاسا یعنی بۆ ئەوەیە فەلسەفەی یاسا بۆ چییە؟ بۆ ڕەتع ینی بۆ گەڕانەوەی خەڵکیە لە ترس و تاوان ینی بۆ گەڕانەوەی خەڵکیە ببوورە لەوەی کە بڵێن بترسێت و تاوان نەکات وە لە لایەکی کەشەوانێ بۆ ئیسلاحی کەسی تاوانبارە. یعنی بۆ کەسێک سزادرێ هەدەف لە سزادانەکەی چیە؟ ئێمە مەسەلەکار ئەو نییە سزایم کەسە بینە زیندانەوە ماوەی ساڵێک 2 ساڵ سزای بین و دوایی کە هاتە دەرەوە هەمان تاوان بکاتەوە. نەخێر ئەو ماوەی کە لە زینداندایە بۆ ئەوەیە کە ئەم کەسە بەخۆی بچێتەوانێ لە ڕێی بەرنمەیەکی تایبەت بە چاکسازیەکان وێشیانەوەیان بۆ کرێ جا هەر یەکە و بەپێی جۆری جەریمەکەی پاشان ئەگەر گەیشتە ئەوەی یعنی معلوم بوو لەسەرۆی ئەم کەسە ئاکار و ڕەوشی باشە وای بینرا کە سوودی لەو ماوەی زیندانیە وەرگرتووە بۆ ئەوی بەخۆیان بچێتەوانێ یاساش ڕەچاوی ئەوەی کردووە ئەکرێت بەشێک لە عقوبەکەی بۆ کەم کاتەوانێ کە ئێمە حاڵەتێکمان پێ هەیە پێی ئەوترێ ئیفراجی شەڕتی بۆ نمونە بۆ ئەوانەی کە تەمەنیان لەسەر 18 ساڵە ئەگەر هاتو سێ لەسەر چواری عقوبەکەی بەسەر برد بۆ ئەو جەریمانەی کە بۆ کەسێک تاوانێکەکات عقوبەکەی لەسەر و ساڵێکەوەی ئەگەر هاتو سێ لەسەر چواری عقوبەکەی بەسەر برد وەوا دەرکەوت کە ئەم کەسە ئاکار و ڕەوشی باشە و ئەو ماوەی کە لە زینداندایە بەخۆیان چۆتەوە ئەکرێت تەخفیفی عقوبەکەی بۆ بکرێت ڕبعێکی بۆدا بەزێنرێت بهێنرێتەوە ناو کۆمەلگا بەڵام بەمەرجێک
ئەو جارێکی تر نەچێتەوە سەر هەمان تاوانیان تاوانێکی تر. باشە بۆیە یاسا کاتێک سزادات سزای کەسی تاوانبارەدات ئەو کەسەی کە سزادرێت هەر مەسەلەکەەوە نییە سزاکەی بەسەرا فڕستکە بەڵکو ئامانز لەوەیە کە ئێستاحی کەسی تۆمەتباریش بکات. باش باسی ئەوەت کرد کام یاسای لە ئێستا پێویستی بە هەموارکردنەوەی باسی ئەوەشت کرد کە لە ساڵی 2010 هەتا ئێستا ئەو بابەتیانی کە لە نێوان تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامێرەکانی پەیوەندیکردن زۆر فراوان بووە. بزانم ئێوە وەکو مافبەروەرێک چۆن ئەم یاسایی یەک ئەگرێنەوە لەگەڵ کێشە و گرفتەکان لەگەڵ ئەم یاسایی کە دەرچۆ چۆن یەکی پێ ئەگرنەوە چۆن مەسەرەن کێشەکان بەپێی ئەو بابەتە نوێیانە چارەسەر ئەکەن. بەڵێ بێگومان ینی ئێمە بەداخەوە ئێسا ئەیبینین کە لە دادگاکاندا بەشی زۆری داواکان ینی بەم یاسایە ئەویش ئەم یاسایە ئەویش لە ئەنجامی چییە؟ لە ئەنجامی تێکچوونی شیرازەی کۆمەڵگەیە بەڕاستی لە ئەنجامی خراپ بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیە. تەنانەت ئێمە ئەگەر پێشتر ساڵانی پێشوو بچینەوە بگەڕێنەوە بە ساڵانی نەوەکان ئەم گەلی کورد بەڕاستی بەدەیان زۆر تعریب کراوە بەدەیان زۆر زوڵمی لێکراوە نەتوانراوە بە هیچ جۆرێک ینی بە تەواتی سەرکەون بەسەریاوە دەیان شەهیدراوە بۆم کوردستانە بەڵام بەداخەوە دوژمنانی کورد ئەگەر نەیانتوانی بەچەک ئەوەی کە بزاڵ بن بەسەر کووردا و ئامانجەکانی خۆیان بەدی بێنن لە ڕێی هاوردەکردن و هێنانی کۆمەڵی کللتوری نامۆی بیانیەوانێت توانیان سەرکەوتوو بن بەسەر کۆمەڵگەکەی ئێمە و تێکدانی شیرازەی کۆمەڵگای ئێمە چۆن ئێمە ئابینین لە ڕێگەی سوۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوانێ کاتێک ئەم بابەتانە بەبێ فلتەر دێتە ناو ماڵەکانمانەوانە ینی مناڵی خوا 18 ساڵ بەکاریێنێت گەورە بەکاریێنێت بچووک بەکاریێنێت هەموو ئەمانە بەبێ ئەوەی هیچ سانسۆرێکە بێدێتە ناو موبایلەکەوانێ بۆی ئەمە کاریگەری لەسەر بەلا ڕێدابردننی خوڕەوشتی ئەو کەساکات یعنی بۆ نونە ئەگەر لایەک لە سەرەتای پێگەشتین یابێت ئەوە پەروەردەی ئەو ئەگەر بێت و پەروەردە خێزانیەکە غایب بێت ئەوە پەروەردەی خۆی لەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە وەرەگرێت کە بینیوانە بەداخەوانێ بۆ تەقلیدکردنەوە و بۆ ناو دەرکردنی چەند کەسایەتیەکی سوۆسیال میدیا کە گەورە کراون کە لە ئەسڵ داوانین بەداخەوە بەمە بەس گەورە کراون خەڵکانێکی ئەوەی کە ئەڵی هیچیان لە هەکبیان نییە مای گەخرێتە خزمەتیانەوە ڕاگەاندەکانە خرێتە خزمەتیانەوانێ گەورە ئەکرێن بەداخەوە کاتێک دێتە ناو ماڵەکانی ئێمەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە لە موبایلەکانمانەوە پەخش ئەکرێت بەبێ سانسۆر دێتە ناو موبایلەکە ئێمەوە لاوانی ئێمەش کشان و کوڕانی ئێمەش بەبێش ئەوەی کە بیر بکەنەوانێ لە ئەسڵ و فەسی ئەمە چی ئەم هۆکاری ئەم بابەتە چییە بەداخەوە ئەبێتە هۆی لاساییکردنەوە تەقلیدکردنەوەی ئەوانە کە ئەمە کاریگەری خراپەکاتە سەر کۆمەڵگەی ئێمە کە ئێستا بەداخەوە ئەوە بەشێکی لەوانەی کە ئەو داوای یاسایانی کە لە دادگاکاندا هەیە هەموو ئەوانن بەهۆی بێ ئاگاییەوە بووە کە ئەم کارانەی ئەوان کردویانە بێ ئاگامون لەوەی کە بۆن نە کۆمنتێکی نووسیوە پۆستێکی کردووە بابەتێکی نووسیوە کە سزای لەسرە و بۆتە هۆی لە کەدارکردنی کەسایەتی بەرامبەر و ڕاگەاندنەکانیش بەداخەوە بەرپرسیارانە مامەڵەیان نەکردووە لەسەر ئەوە تەنانەت بۆ لایک و پیڤی و تۆزێ دەرکەوتنی و پۆستەکانیان و بابەتەکانیان ئامادەن دەست بۆ هەموو بابەتێکی ڕێگە پێنەدراو بدەن لە پێناو دەرکەوتنی میدیاکە لە پێناو دەرکەوتنی ئەو راپۆرتی کردووە کە ئێمە زۆر جار بینیمانە ئەبینین مقابلەی کۆمەڵی خەڵک چاوپێکەوتن نەکرێت کە لەگە کەسێک کارەساتێکی سروشتی لە بەسەرهات و یان پرسەیەکی هەیە یان ڕووداوێکی ئەومانە لەو کاتەدا کە ئینسان بە فیترەتی خۆی یعنی ئارامی خۆی لە دەستزیات و کۆنتترۆلی خۆی لە دەستزەیە ئەبینین مایکێکاتە بەردەمی ئەو کەسە کۆمەڵی قساکە کە لەو کاتە سەیتەڕی بەسەر خۆیان نییە بەڵام دواتر پەشیمانی دادی نادا لە بەروێم کورت ئەم ڤیددیوە کە بڵاو بۆ دواتر بۆ دەیان ساڵیکە لێ ئەدرێتەوانێ و کەسایەتی ئەم کەسەی پێ لەکەدارە بیانە بینین ڕاگەاندکارەکان بیان بەشێکیان بەڕاستی هەندێکیان بەرپرسیارانە بەڕاستی تەعامولەکەن ئەبینین چاوپێکەوتن یان لەگەڵ کۆمەڵی خەڵکی کەخوا تەکلیفی شەرعی لەسەر هەڵگرتوون سەیتەرەی نییە بەسەر عەقلی خۆیان بەسەر قسەکانی خۆیان چاوپێکەوتنیان لەگەڵاکەن قسەکانیان بڵاوەکەنەوە کە ئەمە ئیحراجێکی زۆر بۆ بنەماڵەکان دروستەکە بۆ سەر خودی نەفسی ئەو کەسە دروستەکە کە ڕۆژانە خەڵک لە بازار و شوێنە گشتەکان بینەوانێ گاڵتەیان پێەکەن بەداخەوە یعنی ئەمە هەمووی بێئاگاییە لەم یاسایە و دوورکەوتنەوەی لە پەروەردە کۆمەڵایەتیەکە پەروەردە خێزانیەکە
هەموو ئەمانەوەیان کردووە ئەو فەراغە یاساییە دروست بێ کە ئێستا بەم یاسایش پێویستی بەم یعنی پێویستی بە دووبارە هەموارکردنەوە هەیە بۆ ئەوەی جێی کۆمەڵێک لەو تاوانانەی کە تر بکرێتەوەوانەیە کە ئێستا لەم یاسایە باس نکراوە. باشە بزانام سزاکان چین کاک سەرکار سزاکان چین کە دیاری کراوە بۆ ئەم یاسایە. بەڵێ بێگومان تەوان ئێمە باسمان کرد ئەم یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە بەهەژ مادەیە و لە مادەی دووەمیدا باسی ئەوەی بۆ کردوون کۆمەڵێک تاوانی بۆ دیاری کردوون ئەگەر بێت و هەر کەسێک ئەم جۆران ئەم مافی بەرامبەر پێشێل بکات لەم جۆرە جەریمانەیە ئەوە سزایەکی بۆ داناوە کە سزاکەی لە 6 مانگ کەمتر نەبێت بە حەبسکردنە تەڵعەن لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 5 ساڵ زیاتر نەبێت ویان بە غەرامەیە کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێت واتە سزاکە هەم سزای بەندکردنی داناوە و هەم سزای غەرامەی داناوە. ئەمانش بۆ چییە؟ ئەوەیە کاڵێ ئەگەر هاتوو کەسێک تەلەفۆنی خانەی یان ئامێریکی تەلدار بێت یان بێتەلی بەخراپی بەکارهێنا بە مەبەستی هەڕەشەکردن یان تۆمەت هەڵبەستن یان بڵاوکردنەوەی هەواڵی هەڵبەسترا و وابێت کە ترس پەیدا بکات یان دزەی بە گفتوگۆ یان وێنەی کەسێگر گفتوگۆ یان وێنەی کەسێکی گرتوانە کە بەبێ ئەوی مۆڵەتی لێوەربگرێت هەموو ئەم بابەتەن یان بابەتێک بڵاو بکاتەوانێک کە وابێت کە کارێکی وا بکە کە شەرەفی ئەو کەسە بریندار بکات هەموو ئەم بابەتانە سزاکەی بۆ داناوە بە بەندکردن لە نێوان 6 مانگ بۆ 5 ساڵدا و لە نێوان و غەرامەیەک لە ملیۆنێک بۆ 5 ملیۆن دینار کە ئەمە سزاکەی بەندکردن ئێمە کە باسی بەندکردن نەکەین داوەیە کە بەندکردن حەدی عەلای 5 ساڵە کە بۆ بەندکردن هەت تاوانێک کە سزاکەی تا 5 ساڵ و پێڵین بەندکردن بەڵام جاری وا هەیە هەر لەم تۆڕە کۆمەڵایەتیانەوانەیە ئەبینین کۆمەڵێک تاوانی کە تەشکیل ئەبێت کە سزاکەی زۆر زیاترە لەوە ئاچێتە 10 ساڵ و 15 ساڵ و بەرەو خواردریان سەرتر. بۆچی ئەبینین زۆر کات کەسێک هەڕەشەی لێک ڕەشەی بڵاوکردنەوەی وێنەی کردووە لە کەسێکی تر یعنی یان وتوێتی کە بەم جۆرە پیشان کە سوکارتی ئەم وێنەکەت بڵاوەکەمەوە لێ بەسەر دێت و ناتوانانی لێرەی تر دانیشی بەم هۆیەوە کەسەکە وای لێ هاتوو گەشتۆتە هۆی حاڵەتی ئەوەی کە ئەو کەسە خۆی ئیمتیحارکە بیکوژێت ئەوە لەم حاڵەتەیە ئەو کەسە بۆتە هۆی سەبەبی جان لە دەستدانی کەسێکی کە سەبەبی ئیمتیحارکردنی خۆکوشتنی کەسێکی ترە بۆیە تاوانەکەی هەر بەم یاسایەوە ناوەسێ بێگومان تاوانەکەی ئەچێتە بابی یاسا بەرکارەکانی تریەوە کە لە قانونی قوباتی عێراقیە دەقی لەسەرداوە و بۆی هەیە 10 ساڵ لە 7 ساڵ بەرەوسەر 7 ساڵ بۆ 8 ساڵ زیندانی بکرێت و بە پێی جۆری جەریمەکە بۆیە ئەو کەسەی ئێمە کاتێکە ئەڵین لە 6 مانگ بۆ 5 ساڵ حەسەب جۆری تاوانەکە کەوتووە ئەوە لەلایەن دادوەری لێکۆڵینەوە سەرەتا کەیسەکەی دێتە بەردەست پاشان دوای تەواوبوونی بەڵگەکان ئیحالەی محکەمەی جونحیەکات لەوێژ محکەمەی جونح لەلایەن دادوەری دادگای کەتن تێڕوانی نەکرێتەوە بە دۆسیەکە پاشان بە پێی جۆری تاوانەکە جۆری ئەو جەریمەی کردوێتی بڕیارەدا لەسەر ئەوەی ئایا ئەم جەریمەیە پێویستە چەند مانگ حکم بدرێ و پێویستە چەند ساڵیان چەند ساڵ حکم دریان ئەوە تاکە ئایا پێویستەکات بە غەرامەیەک بۆ ئەوەی جارێککە نەچێتەوە سەر ئەو تاوانە و غەرامەیەکی بکرێت. بزانام کۆمپانیەکانی پەیوەندیکردن و هێڵەکانی پەیوەندیکردن تا چەند هاوکارن لەگەڵ ئێوەیەوە ئەو باسی ئەوە شەکرێ هەمیشە بۆ نمونە سیمکارتەکان ئەوەی کە پێڵەن ئەلوج لە ناو خۆمانە ئەوانە چۆن چارەسەرکراون کێشی ئەوانە چۆن چارەسەر ئەکرێت. خۆی هەل لەم یاسایە دەقی لەسەرداوە کە ئەبێ هەموو کۆمپانیەکانی پەیوەندیکردن کە لێرە ئەو کاتە بە زۆری ئاسیاسیێڵ و کۆڕەک تەلیکۆم بوو کە ئەبێ فترەیەکی زەمەنی بۆ دانراوە هەموو ئەو هێڵانە تۆمار بکەن کە ئەیفرۆشن بە بەکارهێنەران و حتا ئەگەر ئەوەش ینی بۆ ئەگەر سەر پێچیەکوانە غەرامەی بۆ ئەوانیش داناون بەڵام بەداخەوە ئەبینین لەو کاتەوە هەتا ئێستاشی لەسەر بێ ئەم بابەتە چارەسەر نەکراوە بە تەواوەتی لە بازاڕەکانە زۆر بە ئاسانی سیمکارتی بێناونیشان دەزەکەوێت ینی خەڵکێکە کە بەکارهێنێ لەوانەیە جەریمەی پێ بکات و بەناوی هیچ کەسێکەوە نییە ئەمە دواتر سەرەداوی دۆزینەوەی تاوانەکانمان بۆ قورس ئەکات کاتێکم بەم سیمکارتە بەم هێڵە تاوانێکەکرێ هەڕەشەیەکی پێەکرێت ئێمە ئەو کەسەی کە ئەچێ سکاڵاکە لە دادگاکانی لێکۆڵینەوە دادگاکانی لێکۆڵینەوە نووسراوەکە بۆ کۆمپانیەکانی پەیوەندی بۆ ئەوەی
زانیاریان بنێ لەسەر تۆماری ئەم ڕقەمە بەناوی کێوەیە بەڵام کاتێکە زین ئەم هێڵانە لە ناو بازاردا فرۆشراونەتەوە هیچ سەرەتایەکیان نییە. بەڵام خۆشبەختانە لەگەڵ ئەوەشدا دەستگا ئەمنیەکان توانیویانە لە ڕێی کۆمەڵێک ڕێوشێنی تایبەتەوانێ بە ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیانی کە لە بەردەستیانایە سەرەداوی زۆرنی ئەو تاوانانە ئاشکرا بکەن. یعنی کاتێک کەسێک تاوانێکەکە بە سیم کارتێکی تۆمار نەکراو کە بە ناوی خۆیەوە نییەوە نەبێ یەکسەرم کەسە بۆ خۆی تاوانەکەی پێ بکات و دەژێ بەڵکو تەکنەلۆژیا تەقەنیاتی پێشکەوتو هەیە لە نێزە ئەمنیەکانەوانەوە بە دوواداشوونی بۆ ئەکرێ و ئەتوانرێ بدۆزرێتەوانێ بەڵام بێگومان فەرقی هەیە لەگەڵەوەی کە کاتێکی زیاتری ئەوێت بەڵام ئەمە بێ هاوڵاتیان لەوە ئاگادار بکە هەموو ئەمانە بەڕاستی چێتە خانەی تاوانەوانێ کاتێک کە تۆ هێڵێک ئەکریت و بەکاری هێنیت جەریمەیەکی پێیەکەی هەڕەشەی لە یەکێک پێیەکەی وا نەزانی نادۆزێتەوانێ بەڵکو ئەو وەسائلە پێویستیانەی کە هەیە زۆر لەوە زیاترێکە ئێسا بۆ ئەو بیری لەوە کردوتەوە تاوانەکەی بشارێتەوە زۆر وەسایلی لەوە گەور هەیە کە تاوانەکەی ئەوی پێ ئاشکرا بکرێت. بۆیە ئەم بابەتەش بە سپاسەوە دەستگا ئەمنیەکان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لەگەڵ ئەوەشدا هێشتا هەرکەم و کوڕی هەیە و ئێمە پێویستمان بە تەقەنیاتی تەکنەلۆژی تازە هەیە. یعنی ئەگەر بۆنە لە بەشێک سەری بەشێک لە دەوڵەتانی ئەوروپی و هەتا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەوانە بکەین ئەبینین ئێستا تەنانەت کاروباری دادگاکانیشیان هەمووی لە ڕێی سیستەمی ئەلکترۆنیەوەیە. هیچ کام لەو بابەتە کلاسیکیانەی وەکو وەرەقە و ینی تۆمارکردنی داوە لەسەر کاغەز و ئەمانەی چینە بۆیە توانیویانە تەنزیمی ئەو بابەتانەشکەن لە ڕێی دانانی سیستەمێکی ئەلکترۆنی بەهێز کە لە دەستی دەوڵەتە بەڕاستی بۆ چارەسەرکردنیەوەوانە بێگومانیش کۆمەڵگەیەکیش لە تاوان بە دوور نییەوە ئەم بابەتانەش کەم و زۆر ئەبێ لە کۆمەڵگەکانە بەڵام ئێمە ئەبێ سنوورێکیان بۆ دانی و لە سنوورێکە ڕای بگرین. زۆر باشە هەمیشە باسی کێشاکەین باسی دادگاکرێ پێویستان بە بەڵگەیەوە هەمیشە دادگاش ئەو کێشانە بەهۆی بەڵگەوە یەکلایی ئەکاتەوە بزانم ئەو بەڵگانە چین و پێویستیانە چین کە دادگا داوایەکە بەتایبەت لەم کەیسانەیە. بەڵێ بێگومان بۆ ئەم ئەوانەی کە تاوانێکیان بەرامبەر ئەکرێت دەچێتە خانەی ئەم یاسایەوانێ یاسای قەداغاکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی وە هەر تاوانێکی کە کاتێک بەرامبەر کەسێک ئەکرێ تۆ کاتێک پەنا ئەبەی بۆ دادگا گرنگترین شت ئەوەیە کە دیۆکۆمنتی ئەم بەڵگانە بکەیت. واتە کەسێک کاتێک تەشیری بە تۆ کردووە لە پەیجێکە لە سۆشیال میدیایەکە گرنگە تۆ ئەم بابەتەی ئەو ڕیکۆردی و تەسجیلی هەموو ئەو بابەتانە بکەی وە سکرینی ئەو مەسجانە بکەی کە ئەم هەڕەشەی بە تۆ لێ کردووە ناوی زراندووی و یاخود وێنەیەکی نەشاوی بڵاو کردویتەوانێ و بەپەلا بابەتەکە نەشاریتەوانێ لەگەڵ نزیکترین کەسی خۆتا تاوتوی ئەم بابەتە بکەی چونکە شارنەوەی هەڵەیەکی گەورەتری لەکەوێتەوە. ئێمە بینیومانە بە تایبەتی ئەوانەی کە لاون بە تایبەتی ئافرەتان ینی کچانی لاو تازە پێگەیشت و بەڕاستی بەداخەوە کاتێکە بینین کە هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەیەکی احتیاطی خۆشی بوو ینی لە ڕێگەی زیرەکی دەستکرد و کۆڵێ ئایۆمانەکەی ئێستا پێیابوون ئەم وێنەی ئەو خراوەتە سەر لاشەیەکی کەوە پاشان هەڕەشەی بێلێکراوە ئەویش ئەم کەسە ئەم ئافرەتە تەقبولی ئەوەی نەکردووە و توێتی ناتوانم قەناعەت بە کەس و کار و ماڵەوەیان بکەم بۆیە شاردوێتی و کاتێک شاردوێتی وانە چۆتە ژێر داواکاری تەڵەبی ئەو کەسەی کە ئەم کارەی کردووە کە بەکاری هێناوە بۆ کۆمەڵێک بابەتی تر جەریمەیەکی پێ تەشکیل بووە لەوانە بەکاری هێناوە خەڵک ینی هەبووە بەکاری هێناوە بۆ لەشفرۆشی یعنیوانە بۆ ئەوەی جا ئێمە ئەگەر بگەڕینەوانە سێرەکەین ئێمە لە چی و ئەم کەسە لە چیەوە گەیشت بچی بۆیە هەر کەسێک هەر بابەتێکی وە هەڕەشەیەکی لێکراوێن هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەیەکی لێکرا تازە زۆر ئاساییە لەگەڵ کەسی خۆتە لەگەڵ برایکی خۆتە لەگەڵ دایکی خۆتە لەگەڵ باوکی خۆتە ئەو تووڕەبوونەی ئەو کاتی کە دایکت باوکت لێ تووڕابێ زۆر باشتر لەوەی کە تۆ بیشاریتەوە دواتر ئەم تاوانە سەر پێشێ بۆ تاوانێکی گەورەتر کە دوایی چارەسەری نەبێ. بۆیە گرنگە دیۆکۆمنتی ئەو بەڵگانە بکەن و کەسە نزیکانی خوانی لێ ئاگادار بکەنەوە پاشان بەنامەنە بەر دادگاکانی لێکۆڵینەوە سکاڵا تۆمار بکەن و بێگومان لە دادگاکانی لێکۆڵینەوە لەگەڵ بوونی ئەو هەموو داوە زۆرە و کەمی دادوەر و لێکۆڵەری دادوەری و بەداخەوە ئەو بارودۆخەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە بارودۆخە دارایی کە هەیە کارەکان هێشتا هەر باش ڕائەپەڕێ و کاراسانیەکی زۆر ئەکرێ بەدەستەوان بۆ ئەوانەی کە
سکاڵایان هەیە و مافیان پێشێل کراوە و بە دوواداچوونی جددی ئەکرێ تا ڕادەیەکی زۆر باشتوانراوە سەرداوی ئەو تاوانانەش بدۆزرێتەوانێت و ئەو کەسانەش بدۆزێنێت و ڕاپێکی بەردەمدادرا بکرێن و بەسای یاسایی خۆیان بگەن. زۆر باشە. بزانم کاک سەرکار دو پرسیارم پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکە کە لە نێو دادگایە بەڕستان وەکو مافبەربەرێت زۆرێک بەرکەوتنتانەیە لەگەڵ ئەم کێشانی تایبەت بەم یاسایەوە لەگەڵ ئەو کەسانی کە گیرۆدەی ئەم یاسایە بوونەوە بە خۆشحاڵانی ئەو کەسانشی کە لە ڕێگەی ئەم یاسایە و کێشەکانیان هەڵکراوە. بزانم چ کێشەیەک زۆر دووبارەیە ینی بەتایبەت لەم یاسایە چ شتێک یاخود چ بابەتێک زۆر دووبارە ئەکرێتەوە ینی هەر هەڵی لەسەر ئەکرێت. بەڵێ وەڵاهی خۆی ئێمە ئەگەر باسی ئەم یاسایە بکەین ئەم یاسایەکێکە لەو یاسایانی کە زۆرترین تەطبیقاتی هەیە لە دادگاکاندا بێگومان کۆمەڵێک بابەتی کەش هەیە تایبەتە بە خێزانەکانەوانە ینی وەکو توندوتیژی خێزانی و ئەوانش کۆمەڵی تەطبیقاتی هەیە ئەوانەش هەیە بەڵام ئێمامی کە تایبەت تەوەرەکەی ئەمڕۆمان لەسەر یاسای قەدەغنی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە ئەبینین یعنی ئێستا بەداخەوە بەشێکی زۆری لە دادگاکاندا ئەوانن کە بۆ نەکۆمنتی نەشیاوە ئەنووسن و هەڕەشیان لێکرێ بۆ بڵاوکردنەوەی وێنە و ڤیدۆی نەشیاو یان لە بەرامبەر هەڕەشەی لێکرێ لە بەرامبەر بەدەستێنانی بڕێک پارەیان جۆرێک ئەو کەسە تەڵەبیشیە لەو کەسە هەموو ئەمانە بەڕاستی ڕۆژانە بە جۆرێک دووبارە ئەبنەوە لە دادگاکان بەڵام یاسا بەتەنیان ناتوانێت چارەسەری ئەم کێشانە بکات ئەگەر بێت و کۆمەلگە خۆشی لەگەڵ یا هاوکار نەبێت کۆمەلگە ئێمە هەموو فیئەکان لە یاساناسان لە مامۆسایانی ئاینی لە مامۆسایانی زانکۆ لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئێمە پێویستمان بە حەڵقەی گۆشیاریە بۆ ئەوەی بتوانین ئەم تاوانانە کەم بکەینەوە ئێمە ئەگەر بێت و وەکو بابە لایەنە هۆشیاریەکە کاری لەسەر نەکەین ئەوە ئێمە بۆ نەگریمان ئەو کاتە وای لێدەی ئێمە هەر هەچیەکە ساب بۆ تاوانێ بکات و سزای بن و دوای زیندانەکانیشمان نایگرن بۆیە ئێمە بێت لە دەرەوەی دادگاکانیش کار بکەین کۆمەلگە هۆشیار بکەینەوە کە ئەم کۆمنتی ئەوەی نووسێ ئەم تەشیرەی کە ئەوەی کات ئەمە تاوانە نە لە ئاینە سەماویەکاندا ڕێپێدراوە نە لە ڕووی عورف و ئادابی کۆمەڵایەتیەوە نەڕێبوون نە یاسا ڕێگەی پێدراوە بۆیە پێویست ڕاگەیاندنەکانیش بەڕاستی دەورێکی کاریگەر و ئەبینن لەو بابەتەدا بە تایبەتی ئەم بەرنامەی بەڕێزیش ئەچێتە چوارچەوەی ئەو بەرنامە هۆشیاریانەوە کە جێگەی دەستخۆشی ئێمەش هەر کاتێک بۆ بابەتی شیاوە بێ ئامادەی خۆمان نیشانداوە هیوای بەردەوامیشتان بۆ خوازین و ئێستا بەڕاستی لەگەڵ ئەوەی کە کەم و کورتی لە یاساکە هەیە پێویستی بە هەموارکردنەوە هەیە و چەندین جۆری تاوانی کە هاتووە کە ئەبێ یاسایان بۆ دامرێت لەوانە ئەکاونتی ساختە ئەکاونتێک کە هیچ ئەسڵێکی نییە ئەکاونتێک کە هیچ ناونیشانێکی لەسەری نییە زۆر جار بۆ هەڕەشەکردن بەکارێنێ یان بۆ مەسی سیاسی بەکارهەیە ئەهێنرێت بۆ لێدان لە کەسێکی تر و ئەمانەش پێویستیان بە یاسایەکی نوێ بۆی مەعالەجە بکرێن لەگەڵ ئەوەشدا جگە لەو ئەکاونتە ساختانە بەڕاستی بەداخەوە لەوە کارە ساتر ئەبینین ئێمە ڕۆژانە خەڵک بەبێ سڵکردنەوە کۆمنتی نەشیاوە ئەبینی لەسەر ئەو کەسێک قساکە لەسەر پەیجەکان لەسەر پۆستەکان بزانی چێ ینی کە تۆ کاتێ پرۆفایلەکەی یەکەی توانێت سەرەکەی کەسێکە بەڕاستی بیبی سوڵحی پێ بکە ینی بە شێوە بە هیکلی ئەوا دەرەکەوێت بەڵام کۆمنتێکی ئەمەدە ناشینی نووسیوە کە تەسەور ناکە ئێمە ئەم کەسە خۆی بێ بەڕاستی بۆیە ئێمە ئەو پەروەردە کۆمەڵایەتیە کە ڕەبتە بە ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگەوە چونکە بوو ئەگەر یاسا سەروەر نەبوو بەڕاستی مشکلەکە یاسا سەروەر نەبێت کۆمەڵگە تێگەچێ کاتێک کۆمەڵگە تێکچوو ئەو کاتە من هەر کە سەو پەنای بردە ئەوەی کە خۆی کۆمنتێکی نەشیاو بنووسێت و یان پەنابەرێ بۆ تۆڵەکردنەوەی شخصی ئەو کاتە ئێمە هەچ کەسە هەڵەسێت بۆ خۆی چەکێک هەڵەگرێت و ڕوبەڕووی خەڵکی بێت و کە تاوانی لەسەر بۆیە ئێمە ئەبێ بەو جۆرەی کە هەمومان لە خزمەتی ئەو کۆمەڵگەیە بین بەو جۆرەی کە یاسا سەروەر بێ بۆ جۆرەی کە دەورێکمان هەبێ لە ڕۆشنبیرکردنەوەی تاکانی ئەم کۆمەڵگەیە تاوەکو هەمومان پارێزراو بن کۆمەڵگەمان پارێزراو بێت بۆ مناڵەکان و نەوەکانی داهاتوومان پارێزراو بێت. بەتەکید دەستخۆش زۆر سپاس بۆ ڕێنماوی زانیاریەکانە لەسەر ئەو بابەتە ماندوومان کردی سپاس بۆ ئەوەی کە هەر کاتێکیش ئێمە پرۆگرامێکمان بوێست سەبارەت بۆ بابەتانە لە خزمەتی ئێمە تابی زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێز کاک سەرکار مەحموود کە بەڕێزیان مافبەربەر بوون قسە و باسمان کرد لەسەر گرنگی یاسای قەدەغەکردنی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە هەرێمی کوردستان بە هیوام هەمووتان ساخ و سەلامەت بوون و دوور بوون لەو کێشانە تا پرۆگرامێکی تر شاد بن خواتان لەگەڵ بێت.